بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. لدرسكان رابردودا لخزمت فرموديكي پیغمبر ابوين صلى الله عليه وسلم سرورمان تاجي سرمان شفيع محشرمان خاتم أنبياء ومرسلين فرموي إنما الدنيا لأربعة نفر. خەڵکی نەبزانن خەڵکی سەر زەوی تێگڕا ئەو خەڵکەی کە تۆ دەیبینی پۆلێن دەکرێن بۆ چوار جۆر. باسی جۆری یەکەممان کرد لە دوو وتارە عەبدین ڕەزەقەه الله مالا وعیلما. خوای پەروەردگار دوو شتی دابوو بە بەندەیەکی خۆی، هەم ماڵێکی حەڵاڵی زۆر و فراوان، هەم لە خواترسان و وەرعێک و دڵێکی بە ئاگا و ویژدانێکی زیندوو کە حەڵاڵ و حرامی لە یەک دەکردەوە. ئەویش یەتەقی فیه ڕەبە، لە پەیداکردن و لە سەرفکردنیدا هەمیشە ڕەچاوی خوای پەروەردگاری دەکرد کە پەیدای دەکرد بە حەڵاڵی پەیدای دەکرد، کە سەرفیشی دەکرد دەیڕوانی خوای گەورە ئەمری بە چی کردووە و نەهی لە چی کردووە لەو کاتەیە سەرفی دەکرد. وەیەصیل فیه ڕەحیمە، سیلە ڕەحمی جێبەجێ دەکرد، بەو ماڵە بوو بە چەترێکی پڕ خێر و بەرەکەت بۆ خزمەکانی، بۆ کەسەکانی، بۆ خوشک و براکانی، بۆ ئامۆزا و پورزاکانی. ئەوانە محتاج دەستی خەڵک نەدەبوون بەهۆی سەروەت و سامانە حەڵاڵ و پاک و بێمنەتەکەی ئەوەوە. سێمیان وەیەعلەم لله فیه حەقا، سەیری دەکرد ئەم ماڵە هی خۆی نییە، ئەمانەتی خوایە، خوای پەروەردگار کۆمەڵی حەق و واجباتی لەو ماڵەدا داناوە. ئیتر زەکاتەکەی دەدا، سەدەقاتی سونەتی دەکرد، دەستی بەزەی بەسەر هەتی و هەژاران و بێناوایان دادێنا، باوکێک بوو بۆ باوکان، پشتیوانێک بوو بۆ ئەو کەسانەی لە هەژاریدا بێکەسن، دکتۆرێکی چارەساز بوو بۆ ئەو نەخۆشانەی لەبەر بێپارەیی و بێدەرەتانی ناتوانن بچنە لای دکتۆر. ئەم پیاوە سەرتاپای ڕەحمەت بوو. فهذا بأفضل المنازل، بەڕاستی ئەوە پێگەی لە هەموو کەس بەرزترە. ئەوە پۆلێنی یەکەم. دێینە سەر دووەم. دووەمیان وعەبدین ڕەزەقەه الله عیلما، خوای پەروەردگار بەندەی دووەمی خواناسی و لە خواترسان و خۆشەویستی خوای خستۆتە دڵی بەندەیەکی خۆیەوە. ئەم پەروەردگارە ئەم بەندەی خۆی خۆش دەوێ، هەمیشە ئەوەی دەیبینێ بەهی خوای دەزانێ، سەیری هەر شتێک دەکات دەسەڵاتی بێسنووری پەروەردگاری تێدا دەبینێ. ئەوەش کە بەدەست خەڵکەوە دەیبینێ ناڵێ ئەوە فڵان کەس ئازایەتی خۆیەتی، ئەوە شانس و بەختی خۆیەتی، ئەوە هەڵ و زوهدی خۆیەتی، ئەڵێ ئەوەش خوای گەورە پێبەخشیوە. واتە بەینی خۆی خوای ئەوەندە بەهێزە لە هەموو شتەکانە پەروەردگار دەبینێ. هەروەها ئەم ئینسانە ویژدانی زیندووە، ئەگەر جارێک لە جاران بچێتە شوێنێک پەرداخی ئاوی حەرام بخواتەوە کە حەڵاڵی نەبێ و خاوەنەکەی لە دڵەوە پێی خۆش نەبێ، ویژدانی نەئارامە. زەمیرێکی زیندووی هەیە، بەردەوام مفتیەک و مامۆستایەکی ئاینی لە ناو دڵ و دەرونیایەتی، لە بچووکترین شتا گڵۆپی سووری سەر دڵی هەڵدەبێ، ئەڵێ ئەم کارەت ناڕەوا بوو. ئێتر یەکسەر حرامی پێوە نایە، کوردی خۆمان لە حرامی پێوە نایە، یەکسەر پێوە دەدا. ئەمە خوا خۆشی دەوێ، عیلمەکەی پێبەخشیوە، بەڵام وەلەم یەرزوقه مالا، بەڵام دەستی زۆر کورتە، بەڵام لە ماڵە خوای پەروەردگار وەک تاقیکردنەوە ماڵەکەی پێ نەداوە وەکو یەکەم ماڵێکی زۆر زۆری هەبوو، عیلمەکەشی هەبوو. ئەم عیلم و لە خواترسان و تەقواکەی هەیە و ویژدانە زیندوەکەی هەیە، بەڵام بەڕاستی لە مادەدا دەستکورتە، لە مادەدا سفر بۆتەوە. بەهۆی هەژاریەوە نەیتوانی دایمە خەفەتیەوە دەخوا ئاخ بەداخەوە، هەر ئەوەم لەسرە تەلەفۆنێک بۆ خزمەکانم بکەم، جەژنە پیرۆزەیەکیان لێ بکەم، هەواڵپرسیەکیان بکەم، بەڵام خۆزگەر گیرفانیشم تیا بوویایە. ئاخر زۆر خۆشە تۆ بەدەستی خاڵی بە هەر کەس لەی کاکە مەرحەبا، ئەو تاموچێژەی نییە بەدەستی عەلاقەیەکی پڕەوە بچی بۆ ماڵەکەی. ئەم خەفەتی ئەوەی دەخوا براکەم هەژارە خۆزگە لەگەڵەوەدا ڕووم لەگەڵ یا خۆشە، گیرفانیشم گەرم بوویە، گیرفانیم گەرم کردایەوە. ئەو نەخۆشە هەواڵی دەپرسم کاگە لەگەڵ نەخۆشیەکەت چۆنی، دەزانم چەند دەستکورتە، خۆزگە خۆیان لە گیرفانما هەبوویایە، شتێکشم بۆ بخستاژە سەرینەکەی و عادەیەکی بەبێ منەت پێ بکردایە، بەڵام ئەمەم پێ نەکرا، بەهۆی ئەوەی ماڵەکەی بەدەستەوە نەبوو. بەدەستی خاڵی هیچ دەکرێ بە ڕێزان، تۆ گیرفانت هیچی تێدا نەبێ، هیچت پێ دەبەخشرێ، نەخێر، ئەمەی پێ نەکرا.
وتی خۆیان نەمتوانی سیلێ ڕەحم بە ماڵ و سەرۆت و سامانەکەم لەگەڵ کەسە نزیکەکانمدا جێبەجێکەم. خوای پەروەردگار لە ڕۆژێکی ژیانمدا پارەکانم نەگەیشتە حەدی زەکات، ڕۆژێک زەکاتم نەدا، ئەو هەموو سەدەقاتە دەکران نەمتوانی بە دڵی خۆم بەشێکی تێکەم. میوانداریەکی باشم پێ نەکرا لەبەر خاتی خوا سێ چوار دۆست کۆکەمەوە نانێکی باش لە ماڵەکەما بخورێ فی سەبیلی الله. دەستم بەسەری هەتیوێک و ماڵە هەژارێک و بێ ئەنوایەکە نەهێنا. خوای گیان ئەو مزگەوتە جوانانم دەبینی ئای خۆزگەم دەخواز منی مزگەوتێکی ئەوام دروست کردایە، بەڵام من هەموو ژوورەکانی خۆم پێ بۆ یەخ نەدەکرا، چ جای مزگەوتێکی ئاوەدان کەمەوە. خوای پەروەردگار دەفەرمێ ئەم بەندەیە بەهۆی بێماڵیەوە، بەهۆی گیرفان بەتاڵیەوە، بەهۆی دەستکورتیەوە هیچی لەمانە پێ نەدەکرا، هەر بەشی خۆی هەبوو، هەر ئەوە بوو ڕۆژانە دەژیا لەگەڵ ماڵ و منداڵەکەیدا. هەرچەند ئەمەش سەدەقەیە بەڕێزان، الحەمدولله خوای پەروەردگار هێندە بەڕەحمە. ئەوەی بۆ نەفسی خۆت سەرف دەکەی لە قیامەتە خوای پەروەردگار شکرانی خوای لەسەر بکە، خوای خاتە سەر تەرازوی خێرەکەت، هەر بۆ خۆت ئەوەی بە ژن و مناڵەکەتی دەبەخشی خوا هەموو لە قیامەتە بۆ قەت دەخاتە سەر تای تەرازوی سەدەقات و چاکەت. بە شەرتێ بڵێ ئەوە هی خوایە و خوای ئەوە واجبێ کە بەسەر شانی من تاداوە، خوای گەورە لێ قبوڵ کە خزمەتی ئەو ماڵ و منداڵم بە حەڵالی بکەم، خوا ئەوەش دەم و بە چاکە بۆ دەنووسێ. بەس ئەم هەر ئەمەندەی پێدەکرا لە چوارچێوەی ماڵەکەی خۆیدا. چەترەکەی بچووک بوو بە کورتی، سێبەرەکەی کەم بوو، حەزی دەکرد زۆرتر بێ، خەڵکی کە لە ژێر سایە بحەسێتەوە. بەڵام فەهوە صادق نییە. سەروەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێ خوا سەیری نێتی دڵی ئەو بەندەیە دەکا، نێتێکی ڕاست و دروستی هەبوو. یەقول و دەیگوت لەو ئەنە لی مالەن، خۆزگە لە خۆزگەی خوا ماڵم هەبوویایە، لعملت بعمل فلان، وەکو فڵان کەسی دەوڵەمەندم دەکرد، فهو بنيته ئەو خوای پەروەردگار بەو نێتە باشەی خۆی ئەجری دەداتەوە، فأجرهما سواء، لەگەڵ دەوڵەمەندی یەکەما کە باسمان کرد چەند خێر و خێرات و سەدەقەی هەبوو لە قیامەتە وەکو یەک پاداشتیان بۆ دەنووسرێ. بەڕاستی موژدەیەکی خۆش بوو. دەقی حەدیسەکە ئەمە بوو، لە سێ خاڵدا دەچینە خزمەتی و شی دەکەینەوە. حەدیسی پێغەمبەر صلی الله عليه وسلم ناوێ هەر ئەوە بەسەریا تێپەڕی بیکەی بە کوردی، ئەبێت لەسەری بوەستی، ئەبێت دەرسی لێ وەرگری. هەڵوێستەی یەکەم فەرمووی فهو صادق النية. صادق النية زۆر گرنگە. ئەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو قسانەی لەو دەمە مبارەکەی بە قوربانی بم هاتووەتە دەرەوە، هەر وشەیەکی دەبێت کتێبێکی لەسەر بنووسی. بەس ئەو سەروەرە ئەوەندە بەلاغەتی بەهێز بووە، بە یەک وشە ئەوەی منی مەلا بە نیو سەعات ناتوانم بە تۆی بڵێم، ئەو بە یەک وشە بە تۆی وتووە. بەس ئێمە دەبێت شیکەینەوە بۆی تێبگەین. فهو صادق النية. صادق النية يعني شيء؟ صدق النية يدل على أن الأمر ليس مجرد خاطرة تمر بالبال ثم تنطفئ الشرارة. صادق النية نيتي الراست درستي بيني خوت وخوا أوانية خەتەرەیەک بەدڵ تابێ لە کاتێکا دڵت گەرم ببێ دوایی کڵپەکەدا بمەرکێتەوە. وەکو چی؟ مزگەوتی ئیفتیتاح دەکرێت و جەناویشت بان کراوی یان بەوات تێپەڕێوی و کە سەیرەکەی سپاس بۆ خوا ئەم ڕێگای بەهەشتە ئەم باغی بەهەشتە کراوەتەوە، ئەڵێ خۆزگە منیش مزگەوتێکی ئەوام دروست کردایە، ئەم خەتەرەیە بەدڵ تادێ ئەو کڵپەیە پلە دەستێنێ. لەسەر تەلەڤیزۆن دەبینی خانوویەک بۆ ماڵێکی بێ منداڵی بێ باوە کراون، خانووەکۆنەکەیان چۆن بۆ ئێستا چەند کەیف خۆشن و دڵخۆشن و لە گریانەوە گەیشتونە زەردەخەنا. جارێ منی تۆش فرمێسک بە چاوماندا دێ کە فرمێسکی چاوی ئەوان دەبینی بۆتە شادی، فرمێسکی ناڕەحەتی و شادیش بەسەر تا دێ، فرمێسکی خەم گەرمە، فرمێسکی شادی ساردە، هەردووچیان بە چاوی توی موسڵمانە هاتوون. ئەڵێ خۆزگە منیش دەسەڵاتم هەبووە خانوویەکم بۆ منداڵی بێ باوە کردایە. بەڵام بڕواتان هەبێت دوای نیو سەعاتی تر دەچێت دەروی مزگەوتەکە بڵێن مزگەوتێک دروست دەکرێت بە 1000 دینار بەشداری بکە نایکەی. منداڵێک لەو سەرجادەیە هیم بێ 1000 دیناری ناخەیتە دەستەوە. ئەمە کڵپەیەک بوو، هەڵچوونێکی دەرونی بوو، لەو وەختەیە دەرونت زۆر ساف بوو، بەڵام دوایی دامرکایەوە. ئەمان هیچە، ئەوە بەر ئەو حەدیسە ناکەوێت. دووەمیان بەل هي ئەی نێتی صادق چییە؟ یەکەم نیشانەوەیە خەت نەفسی عەمیق، ڕیشەی قوڵە لە ناخی ئەم ئینسانە چاکەیە. يجعل صاحبه يعيش بهذا الأمر، دائما بآواتك ودجيا، دائما دڵە خۆزگە لە خۆزگەی خوا ڕۆژێ مزگەوتێکم پێ دروست بکرایە. والله کە لە مناڵیەوە دەستی بە کاسبی کردو ئاواتی وە بە ڕۆژێ مزگەوتێک دروستکە، کاکە خەستەخانەیەک دروستکە، خەڵکی فەقیر و هەژار چارەسەری تێدا وەرگرن.
ئاواتی ئەوەی خواستووە ئاواتی ئەوەی خواستووە ڕۆژە منداڵێکی هەتی و بە خێوکە ڕۆژە دەستگایەکی خێرخوازی هەبێ ئاواتی ئەوەی خواستووە خۆزگە کۆمەڵە تەلەبەی هەژاری زیرەک کە لە خێزانێکی هەژارن خۆزگە نەمهێشتا بێنازی هەژاریان لە زانکۆ و پەیمانگە پێوە دیار بێ هەتا بۆ خۆیان پێ دەگەیشتن و دەگەیشتنە نان و پلەی خۆیان و نانی خۆیان ئەوانیش خێرەوەمەند دەرەچوون لەگەڵ ئەمەیە دەژیا ئەوەکو کڵپەکە نییە ها بەنزین جاری وایە یەک شقاتی لێ یەک کڵپە دەکا کەچی هەر چەندێکە هەر یەک تۆز بوو هی ئەم پڕیشکێکە وەکو پشکۆیەک وایە جار بۆ جا فووی لێ دەکا دەمێکە لە دڵیاتی ئەم خێرانە دەمێکە ئاواتی بۆ دەخوازێ دووەمیان حالی من بێ والله شەی وایە خەونی پێوە دەبینێ مسلمانی وان بینیوە توی دیماوەسە دەیان جار ئەوەندەم پێخۆش بۆ مزگەوتێک دروستم لە خەوما مزگەوتەکەم دروست کرد بوو نوێژم تیا دەکرد ئەوەندە ڕۆژە بیری لێ کردووەتەوە چۆن سەرمایه‌دارێک بیر لەوە دەکاتەوە ئەم پارەیەم دەستکەوێ تەلەبەیەک بیر دەکاتەوە تۆ بڵێ لەوە ئیمتیحانە دەرچەم و دەرەجەیەکی بەرز بێنم شەو خەوی پێوە دەبینێ هێندە لە مێشکا چەسپاوە بەخوا ئەمیش بۆ ئەم خێر و خێراتە کە نیەتی بەس ئاواتی دەخوازێ صادق نیە ئەوەیە دەگاتە حەدێک خەونی پێوە دەبینێ لە خۆشیانە سێمیان راغبا فيه حريصا عليه سووری شە لەسەر پێگەیشتنی چوارەمیان راغبا فيه کاری بۆ دەکات تەنانەت داخیلەیەک دادەنێ ئەڵە قەیچێکە من هەمومان گەڕم بێ نەتوانم 100,000 بدەم بە منداڵێکی بە باوک بەڵام خۆ دەتوانم مانگی 5,000 تێکەم خۆ دەتوانم ساڵی بیگەێنمە 100,000 ئەتوانم بیگەێنمە 60,000 بە 2 ساڵ دەتوانم بیگەێنمە 100,000 لە جژنێکە منداڵێکی بێ باوک و هەژاری پێپۆش دەکەمەوە چاو لێدا نەنیشتووە راغبا فيه هەوڵی بۆ دەدا مزگەوتێک دروست دەکرێ ئەزیزم جاری وایە تۆ ناتوانانی مزگەوتەکە دروستکەی بەڵام خۆ دەتوانی یەک بلۆک بخڕی یەک بلۆک لە یەکێک لە گوندەکانی ئەم کوردستاندا کە ئاوادان کراوەوە ساڵی 91 وانە دوای پرۆسەی ڕزگارکردنی کوردستان دوای ڕاپەڕینی 91 مزگەوتێک لە شوێنێکا دروست دەکرێت مامۆستایەک بچی بەڕێزوتی پیرێژنێک یەک تاکە بلۆکی هێنابوو یەک بلۆکی هێنابووتی مامۆستا وەڵڵاهی من ئاوەتمەوە بۆ لە دنیادا هەر بە مزیەوری مزگەوت بژیم خۆزگە تەوالێتی مزگەوتم بشتایە بەڵام بەهۆی ئافرەتیەتی و کاری ماڵەوە پێم ناکرێ ئەم مزگەوتە جوانە دروست دەکرێت بەو خوایە توانای کڕینی کیسەیەکی من تۆم نییە بەس یەک بلۆکی کۆن لە خانووەکەمان داما بوو کە تەعمیرمان کردو تخوا ئەو بلۆکەم بخەنە دیوارەکەەوە مامۆستا وتی وەرن وەرلێی وەرگرن مەڵێن بلۆکێک چییە چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەوەی بەقەدەر هێلانەی قەتەیەک مزگەوتێک دروستکە هێلانەی قەتێ دەبێتە مزگەوت مەبەستی ئەوەیە خۆ بلۆکەکە لە هێلانەی قەتێک گەورەترە تۆ توانی بە یەک بلۆک بەشداری بکەی پێت کەم نەبێ خوا بە زۆر لێ دووەردەگرێت مامۆستاکە وتی تخوا بێنن لە ئەساسەکەیە هینەکەی پوریە دانن ئەو بلۆکە بۆ ئەو بەترێ لە یەک بلۆک هەیە خوا ئاگای لێنێتی ئەو دڵەپاکەیەتی تۆ قەیچەکە بە کەمێک بەشداری بکە پارەیەک بۆ خانوویەکی منداڵی بێ باوە کۆ دەکرێتەوە خۆ تۆ دەتوانی 1,000 دینار بدەیت وانە ئەمڕۆ منداڵەکەم قەی ناکات 250 دەمێ 1,000 نادەمێ 250 دەمەویان 1,000 نادەمێ 1,000 کۆبەوە ئەو 1,000 راغبا فيه یعنی سلمان دەتخوایە بەکردار هەوڵ دەدەم بەشداری ئەم خێرە بکەم زۆر ئاواتمە ئەم کەمە بەونیەتە پاکەوە زۆر بوو وەکو خاوەنی مزگەوتەکەی لێدێ ئەزان خاوەنی مزگەوتەکە چییە بەسەرهاتێکە کابرایەکی پاشا هەبووە لە مێژوودا دەژێڕنەوە ویستی مزگەوتێک دروستکە پاشا وتی نابێت لەو مزگەوتەیە بەشی کەسی تێدا بێ تەنانەت یەک کرێکارم قبوڵ نییە بەخۆ بە خشکاری تێدا بکە وەستایەک بەردێک بێنە و نەقاڕی کاو لێ داینێ ئەو ڕشێنێکی دیوارێک بکرێ ئاوێک بە خۆڕایی بێ ئەبێ هەمووی لەسەر حسابی من بێ بەڵکو خۆی گەورە لێم قبوڵ کاو لە قیامەتا پاکم کاتەوە ئەم سەدەقە جاریەم هەبێ فەرمانی پاشایە چی ئەتوانێت لە سەرۆکی وڵات قسەکانی ڕەتکاتەوە سەرپەرشتیاری مزگەوت نەیدەهێشت چڵە پوشێک لەو مزگەوتایە بەکار بێ ئیلا دەبوو پاشا پارەکەی بدە ڕێی خێرە و مەندانی بڕی مزگەوت تەواو بوو پاشا زۆر دڵخۆشە قەتعەیەکی گەورە فڵان کەسی کوڕی فڵان کەسی کوڕی فڵان کەسی کوڕی فڵان کەسی عەشیرەتی فڵان کەسی ئەو مزگەوتانی لێرە لە هەولێر لە سلێمانیوانە دەیانبینی منی وا دەبینم لەبێ مەداری نفوز بێ فڵان کەسی بنەچەی فڵان کەسی عەشیرەتی ئەوەی کاتی ئەوەندە لەدایک بووە لەوەندەیدا مردووە بابەت تۆ خۆت بە خەڵک دەناسێنی یا ماڵی خوا دروست کردووە ئێتر ناوی خۆت و بابت ئەم هەموو عەشرەت و فڵان و فڵانە ئەویش خوا بە خۆی ئاگای لە نێتی دڵی ئینسانەکانە ئەگە بۆی کردوێ توێتی باوکو و ناوەکەم خەڵک ببینە بڵا ڕەحمەت لە داک و باوکت ئێتر ئاگامان لە نێتی دڵی خەڵک نییە بەس ئەمەشی نایە بەو حەددا خاوەنی ئەم مزگەوتە خوا لێ قبوڵکە وزانە لە شوێنێکە ناوەکەی دەبینی هەل لە شوێنێکە لە بەردێکە لە دارێکە تەسلیم بەخوای کرد تەواو ڕێگای بەهەشتە
ڕێی عیبادەتی خوایە تر پێویست ناکا کاک فڵان کەس چێە بابی ناوی چ بوو عەشرەتی کوێ بوو خەڵکی کوێ بوو موالیدی چەند بوو کەی ژیا ئەوانە ناوێ بەڵام پاشا قەتع گەورەکەی هەڵواسی شەوی یەکەم خەوت ئاواتی چەند ساڵەی هاتە جێ بەڵام سبحان الله لە خەوا سەیری کە قەتعی گەورە لادراوە دوو مەلایکەت هاتن لەسەر شقلی مرۆڤ قەتعیان فڕێدا و ناوی پیرێژنێکیان لێ نووسی هەر خەریب و شێت بێ ناوەکەی منیان فڕێدایە خوارەوە ناوی پیرێژنیان نووسی هەستا پۆلیسی ئاگادار کرد ئاسایش پۆلیس بگەڕن فڵان ناوە هەیە مختاری هەموو گەڕەکەکان بزانن لە بایعیدا لە شوێنەکاندا ناو نووسین ئەرە وەڵا فڵان پیرێژنە هەیە وتیان کوڕە قوربان بە چیەوە خۆت مەشغوڵ دەکەی پیرێژنێکی داما و وەڵڵاهی هەر کەسی نییە نە مێردی هەیە نە کوڕی هەیە نە کچی هەیە بە تاقی تەنیا لە کوخێکە لەو سەری شار بۆ خۆی دەژیا هەر کەس نازانەوە هەر هەیە یان نە پاشا سێ دانە شەو لەسەر یەک ئەو خەونەی دەبینی دوو مەلایکە لەسەر شکلی مرۆڤ داهاتن و قەتعیە ناوی پاشایان فڕێدا ناوی پیرێژنیان لێدا بە پۆلیس و ئاسایشە ئەمری دەرکرد ئەو پیرێژنە بۆ بێنن دوو بە دوو لەگەڵ یادانیشت وتی خۆت ئەزانی من پاشای وڵاتم هەتا بە نەرمی قسە بکەم ئیشم باشە کە تووڕە بووم بەو خوا دەمارەکان لە لەشتا دەردێنم تۆ چیت بۆ ئەم مزگەوتە کردووە وتی پاشەم سەلامەت بێ ئێتر جا شێویستوێتی لەم مزگەوتەیە بەشدار بێ هەموو خەڵک نەیزانی جەنابت نەتێشتۆ کەسێ بە خۆڕایی ئیشی تێدا بکە بەردێکی تیا بەکاربێنە دارێک دانێ هەمووی تۆ نەت کردووە منی پیرێژنی داما و خەڵک بە سەرفترەی ڕەمەزان و زەکات و ئەوانە وەڵڵاهی ئەگەر شتێکم دەستکەوێ کراسێک بکەم بۆ خۆم ساوەر و برنجێک پەیداکەم ئێتر منی داما و کوا مزگەوتم پێکراوە کوا قەتعی من ناوی منی لە دەنووسرێ وتی ئیلا دەبێ شتێکت کردبێ پێم بڵێ پیرێژن سەری خۆی هەڵکراند و بیری کردەوتی وەڵڵای جەنای پاشا ئیتر شتێک کە چونکە ناچارم دەوێت پێت بڵم ئەویش بەخوا من نەمزانیەوە شتێکم کردبێ ڕۆژێ بینیم ئەو بەردانەی کە لۆ لە شارێکی دوورەوە لە کانێکی دوورەوە بەردی زۆر تایبەت هەبوو پاشا ئەوانەی هێنابوو زۆر هاوکو بەردەکانی هەورامان چاک کرابوون بە وڵاغدایان هێنان ئەوە هەمووی نەخش و نیگاری تیا کرابوو مزگەوتەکان پێ دروست کرد بوو وتی نیوەڕۆ بوو وڵاخەکان کە بەردەکانیان بە پشتێنرا بوو ساحب بارەکان چوو بوون نان بخۆن ساحبی وڵاخەکان ئەسپەکانیان بەسپۆوە ئەسپ و ماینەکانیان بەسپۆوە بینیم تینویانە ئاوەکەیان خواردبووان و دیار بوو زۆر دەمێک بوو عەلەفی زۆریشیان خوارد بوو تینوو بوون وەڵڵاهی چوم دوو تەنەکە ئاوم بۆ هێنان وتم خوایە ئەوە بەردی مزگەوتەکەی تۆیان کێشاوە لەبەر خاتری خوا ئەو دوو تەنەکە ئاوم تێ کردووە سوبحان الله بەس ئەوەندە ئەویش لەبەر چی خوایە ئەو بێ زمانە بەردی مزگەوتی کێشاوە بۆ مزگەوت ماندوو بۆ سەیرێکە زمان لە کۆلی ئاوەکە دەو ئاویتیان نەماوە دوو دانە تەنەکە ئاوم بۆ بردن ئەینە بەخوا من هیچی ترم نەکردووە پاشا فەرمانی داوتی بەو خوا ئەو دوو تەنەکە ئاوەی تۆ لای خوا لەو هەموو پارەی من قبوڵتر بووە ناوەکەی من لێکەنەوە ناوی پیرێژنەکەی لەسەر بنووسن تازە هەر لای خواوە نووسراوە بەڕێزان نێت کەمێک بەرەکەتدار دەکا زۆری دەکا بەس ئەوە صادق النیەت بووە خۆ توانی تەنەکە ئاوەکە بکە خۆ دوو جنێوی شاڕاستەی پاشا نەکرد بڵێ کاکە بۆ ڕیایەتی من بۆ حەقی نەبوو بەسەرەوە من ئەمە نەمدە سەڵاتە خۆزگەشم دەخواستەمەوەم پێ بکرایە بەس خۆ لەم شوێنەدا دەتوانم ئەمە بکەم پیسێک جەنابت لە مزگەوتا دەبینی نەخادیمی مزگەوتی نەموو چەوەردەگرینە هیچ لەبەر خاتری خوا دەکەیتە گیرفانتەوە ئەچی لە دەرەوەی مزگەوت فڕێدەی با ماڵی خوا پاک و خاوێن بێ ئەزانی ئەوە بۆ تۆ چەند گەورەیە بۆ بەس لەبەر خاتی خوا کردت نەگەم مەدحی کەس نەموچەی کەس نەوەزیفەیەکی تایبەتیت هەبوو لە ئەوقافەوە بەس لەبەر خوا زۆر گەورە بوو دووەمیان دەڵێت لەو ئەنە لی مالن سەیری حەدیسەکە کەن بە وردی خۆشەویستەکانم لەو ئەنە لی مالن کەسەکە دەڵێ خۆزگە ماڵم هەبوویایە خۆزگە بە قەدەر فڵان کەس دەوڵەمەند بوومایە بۆچی دەوڵەمەند بوومایە منیش لە جەژن نابڕۆیشمایە بۆ ئەوروپا بۆی منیش بە پارە ئەوام کردایە منیش ئۆتۆمبیلەکەم بای 50 دەفتەر دۆلار بوویایە منیش منداڵەکانم هەر ڕۆژە لە وڵاتێک بوونایە و لە مەکتەبێکی تایبەت بوونایە بۆ ئەمە بوو ناوەڵڵا ناڵێ لەو ئەنە لی مالن وەکو فڵان کەس بۆ ئەوی خۆشگوزەرانیەکەم وەکو فڵان کەسی دەوڵەمەند بوویایە بەس خوایە خۆزگەم دەخواست لە عەملت بعمل فلان وەکو فڵان کەسی دەوڵەمەندی حەڵاڵخۆر منیش خێرەومەند بوومایە بەخوا چاوم لە گەشتەکانی نییە چاوم لە ئۆتۆمبیلە گرانباهەکەی نییە چاوم لە ڤیلا و کۆشک و باخەکەی و مەزرعەکەی نییە بەس چاوم لەوەیە ماڵەکەم بۆیە پێخۆش بوو هەم بێ سەیری حەدیسەکە کەن چەند وردە بەشی یەکەمی خراپە لەو ئەنە لی مالن خۆزگە ماڵی فڵان کەسی من بوویایە ئەمە خوا پێی ناخۆشە بەس بەشی دووەمی دەیکا بە ڕەحمەت لە عەملت بعمل فلان بەخوا حەزم لە دەوڵەمەندیەکەی نییە لەبەر خۆشگوزەرانی حەزم لەبەر ئەوەیە وەکو ئەو خێرەومەند بوومایە
وەکو ئەو سیلێ ڕەحمەم جێ بە ماڵ جێبەجێ کردایە، وەکو ئەو زەکاتم بدایە، وەکو ئەو بمبەخشیایە، وەکو ئەو ببمایە کانیاوێکی ڕەحمەت و خەڵک سوودی لە بینیمایە، بەس دەبەر ئەمەم بوو. ئەم نێتە زۆر گەورەیە. چەند خۆشە بڵێ خۆزگا وەکو فڵان دکتۆر بوومە، نەک دەبەرەوەی کە پارەی عایادەکەی زۆرە. خۆزگە منیش بتوانێت نەخۆشێک بەبێ پارە چارەسەرکەم. خۆزگە وەکو فڵان کەس ئەندازیار بوومایە، نەک لەبەر ئەوەی کە لە خەریتەیەکە بی زۆرەقەی دەست دەکەوێت. منیش خەریتەی مزگەوت و مەکتەبێکم لە پێناوی خوادا دابنایە. ئەم نیەتە بۆیەم بوو وەکو ئەو خێر بکەم، بەخوا چاوم لە پارە دنیایەکانیەوە نییە. سێیەم زۆر گرنگە، فهو بنیەته، خوا ئاگای لەو نیەتە ڕاستەیە. فأجرهما سواء. ئەم هەژارەی کە باسمان کرد بەس خۆی و ماڵ و منداڵەکەی بە حاڵ پێدەژیە. ئەوەی تریش ئەو هەمووی لە پێناوی خوادا بەخشیوە لە زەکات و لە سەدەقات و لە خێر و خێرات و سیلەی ڕەحم بە ماڵ، فأجرهما سواء، کە دەچنە حزوری خوا گەورە وەکو یەک خوا پاداشتان دەداتەوە، وەکو یەک، بەس بەم نیەتە سادقە. بەڕاستی ئەمەیان بەرەکەتە. بۆیە لە دڵەوە خۆزگە بە چاکەکاران بخوازە، بەڵام نیەتێکی سادق ئینشاء الله لە دەرسەکانی داهاتوودا بە بەڵگەی قورئان و حەدیث زیاتر بابەتەکەتان بۆ ڕوون دەکەمەوە. خوای پەروەردگار لە خۆشەویستانی خۆی حسابمان کە نیەتەکانمان پاک و پوخت کە. وصلی الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. خوای گەورە پاداشتێم و لە یەکتان